لەناو حەڕەمی قوتابخانە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە بانگەشە بۆ لیستێکی دیاریکراو دەکرێت. سەرەڕای ئەو ڕێنماییانەی کە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکانی عێراق بڵاوی کردوتەوە کە نابێت هیچ دامەزراوەیەکی حکمی لە عێراق و هەرێمی کوردستان بانگەشە بۆ هیچ لایەنێکی سیاسی بکەن یاخود هیچ شوێنێکی پیرۆز وەکو مزگەوت یاخود کلێسا بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاربێ. بەڵام لەناو حەڕەمی قوتابخانە لە هەولێری پایتەخت بەڕێوەبەری قوتابخانە دەچێت و بانگەشە بۆ لیستێکی دیاریکراو دەکات. ئەوەی دەیبینن ئەمە وێنەی یەکێکە لەو قوتابخانانەی کە لە شاری هەولێر بانگەشە بۆ لیستێک دەکرێت. ئەمە قوتابخانەی ئارینکۆی کچانە لە سنووری پەروەردەی بەنەسڵاوە کە بەڕێوەبەری قوتابخانە پۆڵ گەڕاوە بە قوتابیەکانی گوتووە کە دەنگ بدەن بە لیستی پارتی دیموکراتی کوردستان بۆ خولی شەشەمی پەرلەمانی عێراق کە ئەمەش بە پێی ڕێنماییەکانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکانی عێراق قەدەغێ و نابێ حەڕەمی قوتابخانە بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاربێ. هەر لەسەر ئەو بابەتە نە وەزارەتی پەروەردە نە هیچ بەرپرسێکی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ڕوونکردنەوەی لەسەر ئەو بابەتە نەداوە کە بۆچی لەناو حەڕەمی قوتابخانە بانگەشەی هەڵبژاردن ئەنجام دەدرێت.